بینەرانی ئازیزی کەناڵی سلێمانی جوانترین سڵاوتان لێبێ مەسیداد بابانی خۆشحاڵم لە ئاڵلقەیەکی نوێی بەرنامەی هەفتانەی وەرزش بەدیداری ئێوەی ئازیز شادەبمەوە. بینەرانی ئازیز بۆم هەفتەی بەرنامەکە جیاواز لە ئاڵلقەکانی ڕابردوو وەرزشێکی جیاوازمان هەڵبژاردووە. باسی ژیانی یەکێک لە یاریزانە پیشەگەرەکانی کوردستانەکەین کەوا لە یاری تۆپی سەرمێزە تێنسی سەرمێزە چەندین ساڵە لە بوارەکەیە و ئەسپی خۆی تاودا و گەیشتە ڕێزی هەڵبژاردی عێراقیش. ئەویش مینە حەسەن جەباریە. خاتون مینا سڵاو لێبێ و دڵخۆشم ئەمڕۆ لەگەڵمانی. زۆر سپاس دەکەم. خاتون مینا ئەگەر لە سەرەتایە باسی دیتێڵێکی ژیانی خۆت بکەی بۆ بینەران. من ناوم مینا حەسەن عومەر جەباری، لەدایکبوونم لە بەغا بوو. ئیتر یاریزانی هەڵبژاردەی عێراقم، یاریزانی یانەی بەسرە، بۆ ماوەی 10 ساڵ یاریزانی هەڵبژاردەی عێراقم تاوەکو ئێستا. لە ساڵی چەندەوە دەست کرد بە وەرزشکردن و ئایا سەرەتا هاتیتە نێو ڕاستەوخۆ لە یاری تۆپی سەرمێز و دەست بە وەرزشکردن کرد یاخود لە گۆڕەپان و مەیدان یاخود حەزت بە یاری دوو گۆڵی و تۆپی ئەوانەشە بوو؟ من سەرەتا حەزم لە گۆڕپان و مەیدان بووم، هەر یاریزانی گۆڕپان و مەیدان بووم سەرەتا، حەواجز 100 مەتر و 200 مەتر بووم، بەڵام مستاو بووم. دوای ئەوە باوکم وتی بڕۆ بۆ تێنس، باوکم حەزی بە تێنس بوو، شتێکی لێ ئەزانێ. ئیتر تۆزە دەستم پێ کردووە لەگەڵی تەمرینم کردووە بەدڵم بوو، وتی ئەمە یاری فەردی خۆشە بۆ تۆش خۆشترە. ئیتر دەستم بە تێنسەوە کرد 2013 بەم شێوە دەستم پێ کردووە. دوای حەزم لێ بوو تاوە تاوا سابتە بوو. ئەی لە گۆڕەپان و مەیدانەکە لەگەڵ هیچ جانەیەک بەشدار نەبووی؟ گۆڕپان و میدان لەگەڵ یانەی کورد فەیلین دەستم پێ کردووە، بووم بە هەڵبژاردەی عێراقیش، ڕقمی عێراقیش یعنی زۆر نزیک بووم، خەریک بوو بشکێنم، بەس ئیتر مصاب بووم یعنی پێکانەکە نەهێشت. ئەڕۆ وەڵڵا. ئەگەر باسێکی ئەو سەردا پێشی باسێکی یانەکان بکەین، واتە وەکو ئەڵێی باوکت هەمیشە پاڵپشت بۆ لە بارەکە، ئەی مناڵی بۆ نمونە کە سەردا لە تەمەنی 6 ساڵی ئەوانەیە چوودە بەر خوێندن و ئاسی خوێندن و تاوەکو چ خۆناغێک بڕیەوە وەرزشەکە زەرری لێیاوی لە بارەی خوێندنەکەەوە یان خوێندنەکە هیچ کاریگەری هەوە لەسەر وەرزشەکە؟ بۆ من بەڵێ تۆزێ، چونکە بەجددی زۆر تەمرینم ئەکرد. یعنی ئێمە لە عێراق سیستمی تەمرینەکەمان زۆر بەقووەت نییە وەکو دەرەوەی عێراق با بڵێن، ئەوان ڕێگن لەگەڵ پروەردە، یعنی وەزارەتی پروەردە ڕێگن سیستمیان هەیە، بەس ئێمە ئەم اتفاقمان نییە لەگەڵ وەزارەتەکان. ئێمە ئەو یاریزانە بێ تەمرینکە بێ لەوێش سعی کات، ئەبێ هەردووکیان یعنی لە هەردووکیان باش بێت. بەس بۆ من قورس بوو چونکە نەمتوانی تەرکیزکەم لەسەر دراسە زیاتر، هەر خەریکی تەمرین بووم. دوای ئەوە ئیتر مەجبور بووم، یعنی کات دانێم بۆ سعی، کات دانێم بۆ ئەوە، بەس بە زۆر تێچوو، بە زۆر تێپەڕی. ینی خوێندنەکە کۆتایی پێێنە تەواوت کرد؟ تەوام کرد بەڵێ کۆمپیوتەر ئینفۆرمێشن، تەکنیکەڵ کۆمپیوتەر ئینفۆرمێشن. سەرکەوتوبی ئەی لە ئەو یانانە یاری بۆ کردوون لەسەر ئاستی تێنسی سەرمێز یاخود تۆپی سەرمێز، ئەگەر باسێکی ئەو یانانەمان بۆ بکەیت لە سەرەتاوە چۆ دەست پێ کرد کی هۆکار بکە بچیتە ئاستی یانەکانەوە؟ من سەرەتا دەستم پێ کردووە لە یانەی کوردی فەیلین، لەگەڵ ئەوە دەستم پێ کردووە. باوکم خاوەنی ئەم یانە بوو. ئیتر بۆ دەرەجەیەک یاریم کردووە، سەرکەوتیم بۆ دەرەجەی ممتاز. دوای ئەوە چوون بۆ نادی سناعە، چوون بۆ نادی کازمیەش یاریم کردووە، لەگەڵ نادی پێشمەرگە 2015 دەستم پێ کردەوە. یەکە تیپ بووین ئێمە کە دروست بوو، دووەمی عێراقمانێناوە لە خولی نایابی عێراق. 2019 یەکەمی عێراقیش بوون لەگەڵ پێشمەرگە، ئێستاش لەگەڵ یانەی بەسرە یەکەمی عێراقین. باشە با من بساکەم ساڵی چەند هاتنەوە بۆ سلێمانی و لە سلێمانی نیشتەجێ بوون، قورس نەبوو سەرەتا و ئاسی زمانی کوردی و چۆن بوو؟ 2019 هاتم بۆ سلێمانی. من خۆم کوردم، دایک و باوک هەردووکیان کووردە، یعنی بەڵام وەکو ئەوی پێم وتی لە دایکبوونم لە بەغا بوو، ئیتر یعنی عەرەبیەکەم زۆر باشە لە کوردیەکەم. 2019 فێری کوردی بووم، هیچ شتێکی لەسەر بابەتی زمانی کوردیم نەزانی، تازە فێر بووم، یعنی با بڵێن قورس بوو سەرەتا. بەڵام ڕەفیقەکانم لە نادی زۆر یعنی یارمەتی منیان کردووە بەجددی، یعنی ئەمە هۆکارێک بوو کە من ئێستا ئەتوانم لەگەڵ تۆ بە کوردی قسە بکەم. هیچ بۆ نمونە گاڵتە پێکردنیان بۆ سەحبەتکردنێکیان نەبوو ئەو کاتە؟ زۆر
زۆر بەڵام من ینی متصالحم لەگەڵ خۆم وتم کێشەنیە بە ڕۆحی وەرزەشی کێشەنیە. هیچ باسێکی بۆ نمونە شتێکی خەندە ئامێزەکە شتێکی ئەو کاتت بیر مابێت؟ وڵی زۆر ئەمەە زۆرە ناتوانم ئێستا پێت بڵێم چونکە بیرم نایەت بە زۆر بوو یان هەر شتێکم ئەو کاتەوتم هەر پرسیارم ئەکرد ویستم بزانم ئەمە چییە بە کوردی ئەمە چییە؟ ئەڵێ ئەمە معنای ئەوەیە ئەڵێم آخر بۆ ئەڵێ مڵێ آخر بۆ ئیتر بەوە یانی گاڵتە بە منیان کردووە میناڵێ آخر بۆ ئیتر بەس بە گاڵتەکردن ینی کێشەم نەبوو کە گاڵتەم پێ ئەگەن جارێکتر دووبارەی ناگەەوە ینی کەوشەیە گەڵن ئیتر لەم دووان ناڵێتەوە آخر بۆچی ئەمە پرسی ئەو کاتە ینی پرسیارتەکرد هۆکاری چییە بەم شتاڵێن ئەمە وانە؟ بەڵێ زۆر پرسیارم ئەکرد خۆیان ئزعاج بوون بەجددی بەس دوای کە فێر بووم کە توانیم قسە بکەم وتیان کێشە نییە ینی با پرسیار کات زیاتر با فێر بێت کێشە نییە. هیچ حەزێکت بۆ وەرزشەکانی ترم یان پێش ئەوە ئیداری یانی پێشمەرگەی سلێمانی تا چەند هاوکارت بوو وە پاڵپشت بوو لە بوارەکەیە بە؟ یانەی وەرزەشی پێشمەرگە وای لە منی کردووە کە ئێستا یاریزانم بەجددی چونکە وەکۆی پێم وتی من 2013 دەسم پێ کردووە بەڵام بەفعلی 2015 بە قووەت بووم باشتر بووم چۆکە لە پێشمەرگە تەمرین کردووە ڕاهێنەر دەستی بە تەمرین کردووە لەگەڵ من زۆر پاڵپشتی من بوو ئیدارەی وەرزەشی پێشمەرگە وەکو عایلەی ئێمە بوو یعنی هەستمان نەکردبوو کە ئەوان ئیدارە ئێمە یاریزانی نەخێر یعنی وەکو ڕەفیق وەکو عایلە هەرچی شتێکمان ئەویست وەکو معسکەر وەکو پاڵپشت و ئەو شتانە ئەوان لەگەڵ ئێمە بوون حتا ساڵێک ئێمە دەوری ممتازی عێراق لە پێشمەرگە کرابوو لە قاعەی خۆمان کردویانە یعنی هەمووی جمهوری ئێمە بوو ئەمە قەت لە بیرم ناچێت ئەوە. ئەگەر باسێکی ئەو نازناوانە یاخود ئەو پاڵنتیانە بیکەوە بەدەست تێناوە چ لە ئاستی کوردستان یاخود لەسەر ئاستی عێراق و دەرەوەش بێت؟ من چەند ساڵ یەکەمی عێراق بووم لە تەصنیفی منتەخەب وەکو خولی نایابی عێراق چەند ساڵ ئێمە یەکەم و دووەم لەوە نەترازین لەسەر ئاستی عەرەب برۆنزی عەرەبم هەیە 2014 لەگەڵ یانەی شوێ لەگەڵ منتەخەبی عێراق لەگەڵ منتەخەبی عێراق لە ڕۆژ ئاوای ئاسیا فزیم هەیە مێدالیای فزیم هەیە مێدالیای برۆنزیشم هەیە فەردی و فراقی یعنی دوو مێدالیم هەیە لە ڕۆژ ئاوای ئاسیا. یەکەم جار ساڵی چەند بوو کە گەیشتە ئاستی هەڵبژاردەی عێراق لە یاری تۆپی سەرمێز؟ 2014 بەڵێ ئاخری 2014 یعنی ساڵ و نیو تەمرینم کردووە ئەنجا گەیشتم بۆ تەمەنی خۆم یعنی ناشیئات بوو بەو کاتە بۆ متەقەدیمات ماوم بوو. ساڵی یەکەم یاخود بڵێم یەکەم جارکەوە هەواڵەکان پێوتی بانگێک هەڵبژاردەی عێراقرای هەست چۆن بوو؟ وەڵاهی باوەڕم نەکرد چونکە وتم منیان بان کرد بەس لەوانەیە وەکو احتیاط یاریەکەم منیان ناوێەوە گاڵتاگەن بەس دوای کە ڕۆشتم ینی بابەتەکە جددی بوو ینی زۆر شانازی بوو بۆ من زیاتر تەمرین کردووە زیاتر سعیکردن هەمانم کرد ئیتر خەریکی تەمرین بووم زیاتر ینی ئەمەش ینی ئەرکێک بوو لەسەر شانم ئەبوایە ینی بڵێن ئەم کچە شایانی ئەوە بوو کە بوو ببێ بە یاریزانی هەڵبژاردەی عێراق. کاردانەوەی خێزانەکە چۆن بوو؟ باوکم زۆر دڵخۆش بوو باوکم خۆی یاریزان بوو پێشتر یاریزانی ئاسن بەتەڵی ئاسیا بوو پێشتر حەسەن عومەر زۆر دڵخۆش بچۆکە زۆر ئەو هیلاک بوو لەگەڵ ئێمە ئەو لە هەموو تەمرینەکان لەگەڵ من بوو قەت من بەجێ نەهێشت یعنی هەست بە شانازی ئەکرد. چی تێ بۆ ماڵەوەتان کەەوە ئەم هەموو پاڵپشتیان بۆ تۆ هەبووە لە کاتێکە ئێمە بینین لە نێو زۆربەی خێزانەکانی کووردە ناڵێم هەمووی بەڵام لە نێو زۆربەی خێزانەکانی کووردە پێیان خۆش نییە کچەکانیان بۆ نەبچێت وەرزش کات و ببێتە یاریزان بەڵام باوکی تۆ خێزانەکەی تۆ پاڵپشتێکی زۆر گەوری تۆ بووە بۆ گەیشتن بە ئاستی ئێستا. پێم وایە ئەگەر عایلە یعنی بێڵن کچەکانیان بڕۆن وەرزشکەم باشتر شخصیەتی خۆیان بەهێزتر ئەبێت زیاتر لە یەک دەرگا بۆیان ئەکرێتەوە ئێستا لەوانەیە هەنێک کەس بەسیتر نمونە بۆتە ئێنم هەنێک کەس ئێستا یعنی تەخەڕوجە بێ تەواوی ئەکات بەڵام لە ماڵەوە دانیشێ یعنی ئەگەر وەرزشکار بێت تەخەڕوج ئەبێ شوێنی تر هەیە بۆی وەکو کەسێکی ئاسایی نییە
يعني ئەتوانێت تعین بێ لە شوێنێکی تر ئستفادەی لەوە ئەکات شخصیەی بەهێزتر ئەبێت خبرەی لە ژیان باشتر ئەبێت يعني من بەڕای من ئەگەر پشتگیری کچەکانیان بکەن لەگەڵیان بن ئەوە باشتر يعني لە سجنکردن لە ماڵەوە بەجددی خەزم ئەوە لێرەوە چی بە باوکتەڵی کەوا پاڵپشتەی توی کردووە زۆر سپاس یەکەم ینی باوکم نەبوو مینای ئەمڕۆ نیم ئەی باباسیوەکەم نزیکترین هاوڕە لە یانەی پێشمەرگە کێ بوو هەموو تیپەکە ڕەفیقی من بوو ینی من تەسەوڕم نەکرد پێشتر شتی وا هەیە من وتمە بێ هەر یەک کەس بێ بەڵام کە لەم تیپە بووم هەمووی یعنی وەکو یەک بوو بۆ من هەمووی نزیکی من بوو تا ئێستش یعنی زۆر کە ئێمە هەر کەسێک ئێستا چوو بۆ شوێنێکی تر بەسەر ڕێزیان ئەگرم هەر ینی خوشکی من بوون هەر هەموویان هیچ کامیان نەبوو کە بۆ نمونە کاتەکانتان بۆنە بەیەکەوە بەسەر بەرنیان قسەکەن بەرەوە بەیەکەوە کامیان بۆ نمونە آخر گروپمان هەبوو ئیتر هەر سێکمان هەر چوارمان لە گروپەکە بەیەکەوە قساکەن وەکو فیلمی لاتینیە بێ دوایی کەس بێدەنگ نابێ یعنی کەسێک نزیکی تایبەت نەبوو هەر هەموویان وا بوون بۆ من لە سەراسی هەڵبژاردەی عێراق بەڵێ هاوڕێی نزیکت چێ بوو ئەم چەند ساڵە هەڵبژاردەی عێراق بوو هەر سێکیان هەڵبژاردەی عێراق بوون لەگەڵم یعنی ئەوانیش لەگەڵ تۆ بەڵێ ئیتر لاموو شوێن هەڵبژاردە ئەیان بینم لە نادیش ئەیان بینم ئەی پلانت بۆ داهاتوو چییە ئاماری داهاتوو چییە پلانم بۆ داهاتوو ئێستا من ئینشاڵڵا یاریەکەم بۆ دەوری تورکی ئەمێ بچم بۆ دەوری ممتازەکە ئێستا بۆ دەرەجە یەک یاریەکەم ئەمێ بۆ دەرەجەی ممتازەکەش یاری بکەم لەگەڵ چیانێک لەگەڵ نادی ماستەر سپۆرت کلب باشە بەڵێ ئیتر ئەمێ وەکو یاریزانی پرۆفشنال دەست بۆ بکەم یعنی ئێستاەوەی عێراقتەوە بوو ئەمێ بۆ دەرەوەی عێراق نەتیجە بەدەست گرێبەست لەگەڵ یانەی بەسرە تەواو بووە نەخێر ئەمە شتی ترە ئەتوانین لە ناو مەحەلی عقد بکەین ئەتوانین وەکو محتەرفش یاری بکەین ئەسڵەن نادی بەسرە ئێستا پشتگیری من ئەکا کە زۆر سپاسیان ئەەکەم ئێستا لەگەڵ کێ ڕاهێنانەکەی لە شاری سلێمانی ئێستا من ڕایەنەرم نییە ڕایەنەرمە بوو پێشتر بەس ئێستا یعنی من وەکوی پێم وتی وەکو محتەرف یاریەکەم تەمرین ئەەکەم زیاتر کە ئەگەیتە ئەم نقطەیە پێویست بەڕایەنەر ناکاتە نێجار پێویستت بە ممەڕینە بەڵێ قەزم ئەوەی بۆن من لەکوێ ئایا لەگەڵ یانێکی دیاریکراوە هەیە کە تەمرینیان لەگەڵا بکەی یان بەتەنها تەمرینەکەی بەڵێ لەگەڵ نادی ئاشتی تەمرینەکەم لەگەڵ مەدرسەی تەخەسوسی سلێمانی تەمرینەکەم کە زۆر سپاسیان ئەەکەم بەجددی زۆر یارمەتی من ئەیەن تەمرینی پرایڤێتشم هەیە تەمرینی خاصم هەیە خۆشترین ساتی ژیانی وەرزشی چی بووە بۆ منە لەوانەیە هەواڵێکی خۆشی پێتیاندا بێ لەباری شتێکەوە لەیانەکان یاخود یاریەک بۆ کە بۆ نمونە یاریەکی زۆر بەهێز بووە کە توانی لە سەرکەوتن بەدەستبێنی یاریەکان کە بتوانم بیبمەوە ئەوەی دەرەوە عێراق لەگەڵ منتەخەب ئەمە زۆر یعنی سەرەتا سترێس ئەبین زۆر سترێسە بەس کە ئەیبینەوە یعنی زۆر خۆشە کە یعنی ئەتوانی مێدالیە بەدەست بێنی بۆ وڵات تۆ ریپرێزەنتی وڵات ئەەکەی نوێنەری وڵات ئەەکەی بە شێوەیەکی ئاوە شانازیت پێ ئەەکەن لێرە یعنی ئەمە زۆر خۆشە بۆ یاریزان بۆ من تایبەت بوو ڕۆژ ئاوای ئاسیا ئەوەی عەرەب یعنی ئەمە شتێکی زۆر خۆش بوو مەوەستم ساتێکی تایبەتە لەوانەیە چەندین ساتی خۆشە بوو بێت بەڵام ڕووداوێکی خۆشە بۆ کە هیچ کات بیری ناکەیت یعنی لەبیر ناچێتەوە ئەمەی ڕۆژ ئاوای ئاسیا بتوولەی ڕۆژ ئاوای ئاسیا کە بردمەوە ئەگەر باسێکی ئەومان بۆ بکەیت بۆ نمونە یاریزانەکان بەرامبەر چێ بوون تا ئاچێک پاڵەوانێتەکە بەهێزی پاڵەوانێتەکە ڕۆژ ئاوای ئاسیا خۆی دە وڵات بەشدار بوو قورعەکە ئیتڵ تێکەڵ ئەبێت لەگەڵ بەر بەحرێن بکەوین بەر ئوردون خۆیەتی تیپی ئوردون زۆر بەهێزە سووریا کوێت ئەم وڵاتانە یعنی کە بە فەردی یاریم کرد لەگەڵیان بە فێرەقیش یاری بەکرد لەگەڵیان ئیتر کە بردمەوە لە فەردی کە بردمەوە سەرکەوتم بۆ بتوولەی جامی جیهان ئەوەی جنوبی ئەفریقیا من تاکە کچ بووم کە لە عێراق سەرکەوتم بۆ ئەوە ئەمە زۆر خۆش بوو بۆ من ئەمەش یعنی ئینجازی شخصی بوو بەشداری کرد لە پاڵەوانێتەکە عێراق خۆی بەشداری نەکرد برایەنە بەشداری ئەی تۆ هیچ هەوڵێکی نەدا بۆ نمونە خۆت بە شخصی بەشداری بکەیت کە تۆ بە شخصی سەرکەوتویتە بە شخصیش بەشداری بکەیت لە پاڵەوانێتێ بە ناوی عێراقەوە بەڵێ ڕاستەکەی ئەمە قورسە
ئەمە زۆر قورسە بۆ یارزان خۆیەتی بەتایبەت ئەگەر کەس سپۆنسەری نەکات ئەگەر کەس پشگیری ناکات یاریزان بەتەنیا ئەو شتە بکات زۆر قورسە. ڕاستە ئەی کەس ئامادە نەبووە هیچ لایەنێکی حکومی و هیچ لایەنێکی وەرچی ئامادە نەبوو سپۆنسەری تۆ بکات بۆ چون بۆ پاڵەوانێتیە هەڵبژاردەی عێراق هۆکارێکی و بەشداری پاڵەوانێتێکی خۆیان وەکو ئیتیحاد زۆر هەوڵیانیاوە بۆ ئەوی بەشدار بن یعنی تا لەحظەی ئەخیر نەمازانی کە وا ڕۆئەیە خۆیان زۆر هەڵیانیا وتیان ئەمەلمان هەیە هەوڵ ئەین بەس ئیتر یعنی نەبوو یعنی کاتش نەمابوو ئەو کاتە چونکە تۆ ئەبێ مانگێک پێشەوە تەقدیم بکەی مانگێک پێشەوە ئامادەبی فریان نەکەوتین درەنگتر بۆ منە کات نەمابوو ئەو کاتێک ئەتیحاد وەکو خۆیان زۆر ئەیان ئەویست زۆر هەوڵیانیاوە بەڵام ئیتر بۆیان نەکرا یعنی چونکە جەدوەلی تریان هەبوو یعنی ئەتیحاد وەکو خۆی یعنی ساڵ یەک بەرنامەی نییە زیاتر بەس بۆ تەمەنی من نییە بۆ تەمەنی مناڵشی هەیە بۆ گەورەی هەیە ناو عێراق هەیە دەرەوەی عێراق هەیە عێراق ماشەڵڵا بتوڵەی نێودەوڵەتی ئستیزافاکات یعنی هەمووی ئەگەر نازانم ئەگات لەوە هەیە لە زانکۆی سلێمانی نێودەوڵەتی کرابوو دووجار بەم زوانش ئینشاڵڵا ئەکرێ بۆیە ئیتر زەختیان لەسەر بوو بۆمان نەکرا فریان نەکەوتین. ئەی ناخۆشترین ساتی وەرزشی و کۆنە لەوانەیە یاریەک بوو بێت ئامانجێکی گرنگت هەبوو بێت لەو یاریە کە سەرکەوتن بەدەستبێن یا ڕێکابەرێکت هەبوو بێت ویستی بێت لێ بەریتەوە بەڵام یاریەکە شکست تێنابیان هەر ساتێکی تر کە پێ دوایە ناخۆشترین ساتی وەرزشیتە. یاریم هەبوو لەگەڵ قەتەر لەگەڵ یاریزانی قەتەری یاریەکەی من بوو تا ئێستا ئەڵێم یاریەکەی من بوو نازانم سبحان الله قسمەتێک بوو ئەندیەی عەرەبی محتەرفین professional players ئەم یاری من بوو سبحان الله ئیتر قسمەت لە دەسم سەرەتاشە ئاسی تۆ باشتر بوویان هەر لە ئەوڵەوە باڵا دەستی کرد بەسەر یاریەکە لە سەرەتا ئاستی من باشتر بوو یان موسەیتر بووم ئیتر دوای ئەو ڕیمۆنتادا کرد ڕیمۆنتادا بوو. ماشە لە ژیانت خۆت بە قەرزارێکی ئەزانیت؟ باوکم دایکم ئەم دوانە چونکە ئەوان باڵپشتی من بوون نادی پێشمەرگە و نادی بەسرە. لە چی شتێکی ژیانت پەشیمانی؟ یعنی تەرکیز زۆر نەخست لەسەر سایکردن یعنی هەستم کرد کە من ئەتوانم ببم بە شتێکی باشتر لە بواری خوێندن. بەڵام ئەم بەشە ئیسەش تەواوت کردو بەشێکی زۆر باشە باشە بەڵام من حەزم لە شتی تر بوو حەزم لەوە نەبوو. چ بەشێکیان چ بوارێکت حەز بوویشی تیا بکەی خۆت؟ English major من ئینگلیزیەکەم باشە حەزم کرد ببم متەرجم حەزم لەوە بوو زیاتر. ئەی لە خواردنە حەزت بە چ خواردنێکەوە خۆر ئەزانی خواردن دروستکەیان؟ ئەزانم هەر یاریزان ئەزانێ خواردن دروستکات کوربێ یاکەچ بێ تێنس هەردووکمان. هۆکارەکەی چییە؟ چونکە ئیتر ئەتیماد لەسەر خۆتەکەی زیاتر چاوەڕێی کەس ناکەی کاتت نامێنێ. بۆچی بەتەنها تێنس خۆ یاریزانی بۆ لە ڕاستەکەی لەوانەیە بەڵام من زەمانت ئەیم کە تێنس هەموویان ئەزانن یاریزان تێنس هەمووی ئەزانێ خواردن دروستکات. حەزت بە چ خواردنێک؟ خواردنی عێراقی بەعام کوردی خواردنێکی تایبەت کە هەبێ حەزت پێ بێ زانین چی ئێستا بۆ نمونە ئێمە زۆربەی یاد خواردنەکان ئەخۆین زۆریان بۆ واخۆین کە بۆ نمونە وزەیەکی لێوەرگرین کە پێویستیەکی دایمیە شتێکی ڕۆژانەیە کە نانی بەیانی نیوەڕۆ ئێوارە بخۆین یاپراخ بیرون گاوەتت یاپراخ خواردنێک هەیە بۆ نمونە چێژی لێبینی لە خواردنی قەزی میش ئەوە یاپراخی کوردی زۆر خۆشە. ئامانج لەگەڵ هەڵبژاردەی عێراقات چییە وەکو دوا پرسیارەکە بیکەم بەنیازی بۆ نمونە تەمەنی یاریکردن لە هەڵبژاردەی عێراقات تا چ ئاستێک بڕاوە تاگوکەی بەردەوام بی لەم یاریە؟ من ئامانجم لەگەڵ هەڵبژاردەی عێراق لەسەر ئاستی عەرەب حالیەن وەکو خۆم یعنی ئینشاڵڵا حەزەکەم بۆ جیهانش بەڵام حالیەن ئێمە پلانی نزیکمان هەیە و دوورمان هەیە ناتوانین بچین ئەچم بۆ ئاستی جیهان ئێستا خۆت ئەزانی تەمرینت چەند کردو توانای چیت هەیە بۆ عەرەب بەڵام بۆ هاوڕێیەکانم کە لە هەڵبژاردەی عێراق یاریەکەن ئێستا کە ئینشاڵڵا یعنی حەزەکەم ببن بە شتێکی بەرزتر چونکە ئێستا وەکو پێشتر نییە من کە دەستم بە تێنسەوە کردووە پێشتر تۆزێ قورس بوو یعنی زۆر هیلاک بووم تا بووم بەو ئاستە بەس ئێستا وەزع باشتر بوو ئەم ئیتیحادە زۆر ئیشەکە کاکەردە زۆر ئیشەکە یعنی
هیلاکە بێ لەگەڵ یاریزان پلانی هەیە بۆ یعنی ئەمەلم هەیە کە ئەوان ئەبن بە شتێکی باشتر. هەرچەند نەوتم دوا پرسایش بەڵام پرسیارەکەم بۆ دروست بوو لە پارەی یانە تووشیەکەەوە بەڵێ ئەم یانەیە بۆ نولەڕی شێوە پەیوەندیان بە تۆ کردووە ئەمیانێت ئەگەر باسێکی ئەمیانە تووشێ بکەیت لە چ ئاستێکا بەشدارەوە کەی پاڵەوانەتەکانی دەست پێکات. ئێمە ینی ناس ینی کە خەڵک ئەتوانێت ئێمە کۆنتاکت لەگەڵ ئێمە دروستکات لە ڕێگەی سوۆشەڵ میدیا چونکە من ناسراوم لە سوۆشەڵ میدیا ئەتوانێت لە ڕێگەی ڤیددیوەکانم پیجەکەم من ببینێت پرسیارش ئەکا بۆ ڕایەنەری ناو عێراق بەم شێوە ئەتوانی کۆنتراکتکە لەگەڵ یاریزان. ئەم یانە لە دەوری دەرجەیەکە یاریەکەش مانگی 4 دەست پێ ئەکات. شاڵەتەکانی مانگی 4 دەست پێکات. بەڵێ بەڵێ. میناخا منم ڕۆ زۆر خۆشحاڵ بووم کە لەگەڵ ماوەی بەڵام پێم خۆشە ئۆزەم تۆش سەرقاڵی ڕایەنەت هەیەوە کاتی بەرنامەکەی منیش زۆری نەماوە پێم خۆشە دووە وتت لە کۆتایی بەرنامەکەیە. زۆر سپاسان ئەەکەم بەشتی زۆر حەزم کرد هەر لە سەرەتا ئەم مقابلە بکەم چونکە ئەم کەناڵای شاری سلێمانیە یعنی ئەمە تایبەتە بۆ من. زۆر سپاس دەکەم بۆ ئەم ئستیزافەی جوانەیە انشاءالله جوانە بێت. ئینشاءالله بە هیوای سەرکەوتن و گەیشتن بە ڕێزی یانەکانی جیهانیش. بینەرانی ئازیز من گەیشتمە کۆتای ئەڵقەیەم هەفتەی بەرنامی هەفتانەی وەرزش لە کۆتایی بەرنامەکەش سوپاسی ئامادەبوونی مینە حەسەن جەباری دەکەم یاریزانی تۆپی سەرمێزی هەڵبژاردنەی عێراق کە ئەمڕۆ لەگەڵمان بوو بەرنامەکەی جوانتر و ڕازاوەتر کرد. سوپاس بۆ هاوکارانم لە پشتی کامێرا سوپاس بۆ ئێوەش کە تا ئەم ساتە بینەر و بیسەری ئێمە بوون. ڕێز و سڵاوی سیدات بابانی قبوڵ فەرموون تا ئەڵقەیەکی دیکە و بەرنامەیەکی دیکە هەفتانەی وەرزش بەخوای گەورەتان دەسپێرم شاد و کامەران بن.